ادوی بواری دا و بتایبەتی جی پاراستنا آوه حکومت هەرێما کوردستان اینو که چه قوناغه کده چه پلان و برنامه ره کدانه بینه جبجکرین ازد گل برایس اندازیار آری احمد ره و بری گشتی آو و افرج هەرێما کوردستان ازد بحسب کم جناب اندازیار آری تو گله بخیرات گله خوشحالم بینو که جاو جماره مخلط کردن یعنی مروف بیجت سردم کابینا نه هم تکل کردن جماره ویتی آسایی بود چکی هند پروژه زیده نه هند جماره تینه بحث کردن ویت کسل ما نگرد ئەو کاتتان باش زۆر سپاس بۆ دەرفەتا حقۆتانە بەڕاستی ئەمەش دار بەزار هەچەندە بەمەش پسپۆری بوارەکەی خۆمانی بەڵام دار بەزار ئەو ڕقەمانەمان لێ تێکرد دەبیت خۆش توش دەبی توش حاڵەتەکی تاکید ژمارەکان زۆر بووینە خۆشبەختانە لە ماوەی 5 ساڵی عمری کابینە و تایبەتی 2 ساڵی ڕابردوو ئینفرازێکی زۆر باش بوو لە ڕووی پرۆژەکان چ لە سێکتەری ئاو چ لە سێکتەری ئاوەڕۆ و بابەتی گڵدانەوەی ئاو بابەتی وەتەر هەرڤێستینگانی درێنەی ئاو ینی پرۆژەکان ڕۆژانە دەبینی پرۆژە دەکرێتەوە ڕۆژانە پرۆژەی نوێ ئەلان دەکرێتن ڕۆژانە پرۆژە بەردی بناغیدان دەرێت و ئیشیش پێ دەکرێتن ئاخیریشی ئەوەی دوێنێ بووە کە بەڕاستی ئیشەکان زۆر زۆر بەخێرایی دەڕواتن و ئیشی زۆر باش کرایە چالنج کرا لەگە وەقت چالنج کرا لەگەر بابەتە ئەندازەیەکان لەوەی پرۆژە هەیەکەوە بە شێوەیەکی احتیاجی 2 هەتا 2 ساڵ نوێ 3 ساڵ دەخایێنیتن لەلایەن کۆمپانیەکانی وڵاتانی دەوروبەر لەلایمە بە ساڵێک تەواو کراوە لە خزمەتی هەوڵەتیان ماشڵە خۆشت ماوەیەکی زۆرە لەم بوارە خزمەتەکەی ئەوەی لەم 4-5 ساڵە کرا پێشتر یعنی ئەوەش بوو خەونی پێوە ببین جێبەجێ بکرێ یان بەڕاستی ئەمە چاڵنجێکە لەگەڵ کاتە لەگەڵ ئەم بارودۆخی ئێستاە لەگەڵ هەموو شتێکە کە بە جدی جێبەجێکردنیشی لەوەی قڕسترە هەتا ئەگەر بەڵێنیش ئەگەر باسی چالنجەکانی دابینکردنی بوو جە بکەین باسی چالنجی وەزعمان لەگەر حکوومەتی بەغدا بکەین باسی چالنج بکەین لەگەر لە ڕووی وڵاتانی دەوروبەرمان ئەوانە هەر هەمووی نەبوویتە بربەست لە بەرامبەر جەنابی سەرۆکوەزیران بۆ ئەوەی کە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە سێکتەری ئاو و ئاوەڕۆ ئێستا کە یەک بێک دێنە سەر ئەو پرۆژانی کەوا ئەلان کرایە ئێستا حالیان ئەو وەختەی ئەمە لێ دانیشتینە تقریبا 3.2 ملیار دۆلار حجمی ئەو پرۆژانەیە کە لە هەرێمی کوردستان لەژێر جێبەجێکردن یان موافقەیان درایە و یان تەواو بووینە چ وڵاتێک هەبووە پێشتر ئەمەی کردبێ ئەگە باسی کوردستان بکەین باسی کوردستان بکەین چکە مقارنەکەی لە هیچ وەختەچی لە هیچ وەختەچی لە نفسی وەختی ئەو حەزمە پرۆژە نەبووە نە بە عەدەد نە بە کەمی پارەکەی لە سێکتەری ئاو ئاوەڕۆ تاکیدم لە سێکتەرەکانی کرد بە هەمان شێوە بە هەمان ڕیتم بە هەمان خێرایی کار دەکرێتن بەرانەمە زیاتر تەرکیزمان لەسەر بابەتەی بیتن ئەگە باسی پرۆژەکانی ئاو بکەین ئەمە چار پرۆژەمە مابوو لە کابینەکانی پێشتر کێشەی گرفت و دارایی هەبوو گرفتی هەندێک گرفتی یاسایی هەبوو ئەوانە چارەسەرکراینە سێیانیان ئێستا ئیش دەکەن یەکەشیان لە نهایەتی ساڵ پرۆژه ئای 51 گوندی بارزان لەڤەری بارزان تاوا دەبیتن لە نهایەتی ئەم ساڵە یان بیدایەتی ساڵی 2026 وا بڕیارە کۆتایی پێوێتی 100%. ئەگە باسی پرۆژەی ئاوی ئاکرێ بکەین بە هەمان شێوە ئیش و کارەکانی چارەسەر کرا کێشە و گرفتەکانی چارەسەر کرایە وا بڕیارەمانجی 10 و 11 ساڵی دابێ تاوا بیتن پرۆژەی ئاوی دەوروبەندی خان بە هەمان شێوە چارەسەر کرایە کێشە و گرفتی دارایی هەبوو یاسایی هەبوو ئەوەش چارەسەر کرایە پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیا بە هەمان شێوە و خەریکین ئیشکارەکانی لۆڕێک بخینەوە ئەویش بە دەست بە ئیشکارەکانی بکاتەوە ئەو پرۆژانێکەوە لە عمری ئەو کابینەی و ئیشکارەکانی کرد یەکەم پرۆژە ئاوی گۆفتەپە چەند چەماڵە کە خۆشبەختانە ئێستا 122 تەواو بووە لە ماوەیەکی زۆر نزیک بۆڕێکانیش دەگاتن کە ئێستا کە ئیش دەکرێتن لە ئینتێک لە محەتە سانەویەکان لە محەتەی تەسویری ڕئیسی لە عەمبارەکان ناگاتە هەفتەشکە ئینشاءڵڵا بۆڕێکانیش دەگاتە شوێنەکە لەوەی هاوڵاتیان دڵنیابوونەوە لە بابەتێکەوە شکارەکان دەگرێت فراغی گچکە لەسەر ئەو گەیاندنی بۆڕیەکانیان بۆڕیەکان دەگەن و پرسیارم بە فکر هاتەوە هەتا سەتا چەند ئەو مەوادانەی کە با کاریش دەهێنرێت لەو پرۆژانە بەنداوە پۆندە هەر شتێکە لە بوو پرۆژەی ئاو ئاوەڕۆ هەموو هی ناوخۆی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو دەستەی کە لەناو ئەو پرۆژانە ئیش دەکات طبعا دروستکردنی ئەو برێن ماوادەکان چ ماوادی میکانیکیە چ ماوادی کارەباییە لەبەرەوەی بە بەرزترین ئاز دێتن ئەمە هەوڵمەندایە ئەوی ناوخۆییە بەکاربینین بەشێک لەو ماوادانێکە بەکارهاتی لە پرۆژەکانی پێشتر بۆڕی یان کێبڵە بۆڕی بە حدودی 260 کیلومتر دروستکرای ناوخۆیی
بەکارهاتیە لە پرۆژە ئاوی قوشتەپە هەروەها کێبڵی بەکارهێنا ئەو کێبڵێک کە لە پرۆژەی ئاوی قوشتەپە بەکارهات بە هەمان شێوە لە دروستکرای ناوخۆی بوو کە هەردووچیان هەمان ئەو شەهادە و سێرتیفکەیت و فحوساتانەی کە لە وڵاتانی ئەوروپا موادمان دێتن بۆی ئەنجام درایە و بەشێکی زۆری پارچەکان نێردرایتە دەرەوەی وڵات لە تورکیا لە ئەڵمانیا فحس کرایە کە بە هەمان ستاندەر و هەمان کوالیتی بەشێکی کەم دەمێنێتەوە ئەو ئەوانی بەشێکی ئەوی کە هەیە بەشە میکانیش و کارەبایەکان بەڕاستی بەشێکی زۆری لە دەوروبەر دێتن لە وڵاتانی مثلەن لە ئەوروپای دێتن لە بەڵام هەمووشی دەوی کوالیتی بەرز هەمووی بەرزترین کوالیتیە هەمووی بە ستاندەرە جیانەکانە ئەگەر بابەتەکە یەکەم و دووەم و سێم یعنی کممان هەیە چارەم براندیشە لە عالم ئێڵا یەکەم و دووەم سێم بەکارهاتیە ئەگەر باسی پەمپ و ماتۆر بکەین پەمپ و ماتۆری KSB ویلۆ گراند فۆس ئەوانە سۆزەر ئەوانە تۆپی براندەکانن ئەگە باسی مەسەرەن ماوەدەکی میکانیکەکان بکەین مثلا کاسی حەکانە ئەوە لە قوشتەپەی سیریکۆی ئیتالی کە یەکەم و دووەم و سێمی ئەوروپایە ئەگەر باسی ڤالڤەکان بکەین ڤالڤانێ بەکارهاتیە تیکۆفی فەڕەنسیەکەوە ماوەی 2 ساڵی یاخێری باشترین معمەل بووە لە هەموو ئەوروپای لە مەترسی ئەوەمان نییە برێن وڵە ئەم پرۆژێ لە کار کەوت ئەمە تێک چوو ماوەیەک خەڵک بێ ئەو دەمینێن ناتوانین طبعاً ئەو پرۆژانە کوالیتی ماوەدەکانی کە بەکارێت چەند بەرزتربی عمری پرۆژەکان درێژتر دەبیتن کولفەی سیانەت کەمتر دەبیتن ئەگەر نا مەوادی میکانیکی و کارەبایی بە هەر شێوەیەک بیتن دار بەجار شکستە کێشێکی دەبی عمریشی هەیە لە نێوان 7 ساڵ لە بۆ 12 ساڵ هەندێکیان دەگاتە 15 ساڵ بەستە ئەکید لەو ماوەیەی کەمترین سیانەت پێویستە ینی کوالیت کە دەرێک کوالیتەکەی بەرزیانە پێویستە بەڵام بە بەردەوامی چاودێری دەکرێت بە بەردەوامی چاودێری دەکرێتن ئەو پرۆژانەی ئاوە ئێستاکە ستافی 24 کاتژمێری تەواجدیان هەیە چاودێری دەکاتن سیانەی دەکاتن ئیشکاری لەسەر دەکاتن لە خاوێنکردنەوەی لە بۆ ئیشپێکردنی چاکردنەوە ئەگەر کێشە گرفتێکی هەبوو یان گۆڕینیش هەندێک جار هەیە لەوانەیە بابەتێکی هەرەسێکی میکانیکی یان کارەبایە دروست دەبیتن بابەتێکی دیکە دێتەوە گۆڕێ ئەویش تعیناتە یعنی ئەمە وای کردووە پێویستیتان بە کارمەندی زیاتر بێت یعنی هەوڵ بدرێت خەڵکی زیاتر دابمەزرێنرێن یعنی ئەویش بار قورسایە لەسەر حکوومەت بەڵام نازانم ئەوە هەتا چڕادە تەوازنی بوو لە هەرێمی کوردستان لە سێکتەری ئاوڕۆ 12700 فەرمانبەرمان هەیە لە خزمەت دەکەن لە 15 دائیرەی 15 بەڕێوەبەرایەتی ئاو 3 بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆ بەڕێوەبەرایەتی وەرشەی ناوەندی لەگەر دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەڕۆ لەو 12700 تقریبا بە حدودی 7000 فەرمانبەرمان بە تایبەت لەسەر 7500 فەرمانبەرمان لەسەر ئەو 5800 بیرەی کە 150 ئاوی هەرێمی کوردستان ئاوی خواردنەوەی هەرێمی کوردستان دابین دەکەن لەو بەشە ئیش دەکەن ئەو پرۆژانە کە دروست دەکرێتن ئەگە باسی پرۆژەی فریاگوزاری بکەین کە پرۆژەی فریاگوزاری تقریبا نێزکی ستافێکی 180 هەتا 200 فەرمانبەری دەوێتن بەرامبەرەوی وا بڕیارە نێزکی 1000 بیر ڕابگیرێتن ئەگە 1000 بیر ڕاگیرێتن یعنی دەکە بەلایەنی کمی 1300 هەتا 1500 فەرمانبەر ئیشکاریان ڕەدەوسی بەشێک لەو فەرمانبەرانە دەکرێنەوە یعنی کەس نانێردرێتەوە ماڵەوە کەس نانێردرێتەوە ماڵەوە بەشێکیان دەکرێتە چاودێر بەشێکیان دێنە ئەو پرۆژە نوێی خزمەت دەکەن بەشێکیان لە ناو بەڕێوەبەرایەتی بەکاردێنێ بەشێکیان هەردەبی لەسەر بیرەکان چکەمە بیرەکان دەناخێن بیرەکان دەبنە ستاندبای لە حالەتی ئیمەرجنسی بەکاردێتن یعنی هەر حرەس بیرێک لە باتی ئەوەی حرەسێک یان دوو حرەس دەبۆ بیرێک بەکاربێتن بە تاکید حرەسێک دەبۆ 4 حالەتێک ئەگە شەتداونێکی عامی کارەبایی دوو ڕۆژی سێ ڕۆژی کێشێکی گرفتەکی خواستە گەورە لە پرۆژەکە یان لە هێڵەکەی هەبیتن پێویست بیتن کەەوە پرۆژەکە ئیش بکاتەوە لەو حالەتەیە ئەگەنا پلان AUBC ژنیە ڕەنگە پلانی AUBC دەتانی برێن ئەوە ئیشاڵڵا XYZ ئیشاڵڵا قەت پێویستیمان بۆ نەبی ئەگە باسی پرۆژەکان بکەین چکە پرۆژەکان ئەوانی لە عمری گوزاری من باس بکەم ئێستا لە چ قۆناغێکدا چکە ینی قۆناغی دووەمە بەس فریاگوزاری الحەمدولله 100% تەواو بووە ئەوەی کە هەیە ئێستا کە پێی دەرێن وێت تست یعنی من ئاگام لێ نەبوو ئەگەر بە سترەکچەر و بە بیناکردن و بە هەموو شتەکان ئیش و کارەکانی کە میکانیکی و کارەبایی و مەدەنیەکەی 100% تەواو بوو ئەوەی هەیە ئێستا کە وێت تێستە بەلانسکردنی هێڵەکانی کە هاتی ناو شار ڕێخستنی و بەلانسکردنی پەمپ و ماتۆڕەکانە دڵنیابوونەوە لە ئیشکردنیان بە شێوەیەکی 100% ئەندازایی و گونجاو و بەبێ کەمترین بە کەمترین کێشەوە گرفت
و ئەوەی ئێستا دەکرێتن تەنها ڕتوشە ڕێخستنەوەی شوێنەکانە برێ لە مەساتی نهائیە لە بابەتی پرۆژەکەی دوایین هێڵ کە ئێستاکە تستی لۆ کراوە لە خزمەتی هاوڵاتیان بووە ئەو هێڵێک کە بەشێکی ئاوی دەداتە ئەنکاوی ئیشی کردیا 800ەکە و ئەو هێڵێک کە ئاوی دەدا 32 پارک و ماردین و شادی و گەڕەکی بەهاری نوێ و عەدالە و منتیقەی سناعی جنوبی هەولێرێ ئەوانش ئیشی کردیان ئیشکردنی و ئاخیرەی لە ناو گەڕەکەەکانی ئەنکاوی ئەوە بووە ئەوە پرۆژەی ئەو پرۆژێکە لەلایەن پرۆژەی فریاگوزاری هێڵە ڕئیسیەکان لەلایەن هێمە گروپ بەخۆشحاڵیەوە تەواویان کردە 100 ئێستا بەشێشکەمان هەیە پرۆژەشکەمان هەیە کە بەستنەوەی هێڵەکانی ناوشارە لەگە پرۆژەی فریاگوزاری لەگە هێڵە سەرچەکانی پرۆژەی فریاگوزاری کە ئەویش لەلایەن کۆمپانیایکی ناوخۆیی کەیوان ئیشی لەسەر دەکرێتن 411 کیلۆمەترە ئێستا تقریبا نێزی 180 پرۆژەکان تەواو کردیا تەرکیزمان لەو شوێنانەیەکەوە هاوڵاتیانی لێیە هەندێک تەوەسعاتی مستەقبەلی تێدا کە 120 دەبێتن ئەوە بەستنەوەی هێڵی ئاوی سەرەکی لەگەڵ ئەوەی فریاگوزاری ئەوانەی قەدیم هەبوونە هیچ پێویستیان بەسییانە و چاکردن و شتیان نەبووە هەشتێکی پێویست بیتن لە زمانی ئەو ئیشەی داخل کرایە و چارەسەر دەکرێتن ئەگەر شتێکیش لە زمانی ئەو هۆرد و پرۆژە نەبیتن بەڕێوەبەرایەتی ئاو بە خێراترین کات ئیشکارەکانی خۆی دەکاتن و ماوادیان هەیە ئیشکارەکانیان دەکاتن و لەسەر سولفەی بەڕێوەبەرایەتی خۆیان ئەو ئیشانە جێبەجێ دەکاتن یان بە پاڵپشتی پارێزگا بیتن یان لەسەر داهاتی 170 ئاوی ئەو دایرەیە تاکید ینی حسابی هەموو شتێک کرایە و هەوڵماندایە کەوا تەختی 100 بابەتەکە بکەین و ئەو پرۆژەی بەستنەوەی هێڵە سەرچەکانی فریاگوزاری لەگەر تۆڕەکانی شاری هەولێر کە ئێستاکە دەبیتە شوێنگرەوەی زیاتر لە 1000 بیر هەر بیرێک تۆڕی ئاوی تایبەتی خۆی هەبووە ینی شوێنێکی بچووک بووە حسابی خۆتان بکەن کە ئەتوو 1000 بیری شوێنی 1000 بیر بە یەک پرۆژێ پڕکەوە یان بە هێڵێک پڕێکەوە یان بەچار هێڵ پڕێکەوە تاکید ئیشکارێکی زۆری دەوێتن بەران مسابقەیە لەگە زەمان لە بۆ ئەو پرۆژێش لەماوەی ساڵێکی تەواو بیتن و وعدیشاندا کە لە مانجی 1 و 2 ئێمە ئیشکارەکان تەواو دەبی یان لە ناوەندی زستان ئیشکارەکان تەواو دەبی و ئینشاءڵڵا هاوڵاتیانی شاری هەولێر لە هاوینی داهاتوو ئینشاءڵڵا صفر کێشەمان دەبیتن و ئەگەر هەش بیتن تەوەسوعە کاری لەسەر دەکەین و ئیشکاری لێ دەکەین و ئاو لە ڕێی پرۆژەکان دابین دەکەین ئەو بابەتی ئەو ئاوەی کە بەکار دەهێنرێ دیسانەوە چکە پێشتر هەمووی ینی فڕێ دەدرێ هیچ بەکەڵک هیچ نەدەهات یان هیچ پرۆژەیەک نەبوو وای لێ بکە کە ئەو ئاوە بەکارمێن ئێستا بە خۆشحاڵیەوە لە پشتێنەی سەوز لە پرۆژەکانی تر ئەوەی کە دوێنێش دەست پێکرایە بەشێکی زۆری ئاوی بەکار هات و دیسانەوە بەکار دەهێنرێ بۆ چمە بەستێک و کەینێ ئەو بەرهەمەش دەبینی دەرەنجامەکەی ئەو پرۆژێ لەوەی ئاسایشی ئاو بەرقەرار بیتن و بەردەوامیش بیتن چەند بابەتێکی دەوی بە نظر اعتبارەوە گیرێتن یەکەم شت ئاو لە بۆ سێ سێکتەری ڕئیسی ژیاندەش لە هەموو وڵاتێک بەکاردێتن ئاوی خواردنەوە کە پێی دەرێن دۆمستیک ئەوەی کە لە شارەوانی بەکاردێتن ئاوی سناعیە کە لە بابەتی سنعەت بەکاردێتن و ئاوی کشت و کاڵە کە زۆرترین 165 هەتا هەندێک دەگاتە 80 لە سەتای ئاوی پێویست ئەوەی بەکاردێتن و لە بابەتی ئیدارەکردنی هەر سێ سێکتەر و عمر درێژکردنیان و دروستکردنی ئەو سترکچرانی پێویستە و ئیدارەکردنیان بابەتێکی زۆر حەیویە وڵاتان زۆر لە بەپێشکەتینە خۆشبەختانە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ئیشێکی زۆر گەورە سەکرا لەسەر بڕ و کەمیە ئیش کرایە وەکو ئاگادارن نێزیی ئەمە لە ماوەیەکی نزیک لە دابنکردنی ئاو لە ڕێی ئاوی ژێرزەوی کە 150 بوو و ئاویش دابنکردنی ئاو لە ڕێی پرۆژەکانی ئەو 150 بوو هەوڵ دەدەین کەوا لە ماوەی ساڵی دابێت لە 2026 و بیدایەتی 2027 بەلایکی من بگەینە 170 هەتا 75 ئاوی سەرزەوی و 125 هەتا 130 بمینێتن ئاوی ژێرزەوی کە ئەوش ئیشێسە دەکرێتن بابەتی ڕیسایکردکردنەوەی ئاو ئەوە پاڵپشتیەکە بۆ لۆ بەکارهێنانی کەمکردنەوەی بەکارهێنانی هاون شێوە ئاوی ژێرزەویە بەکارهێنانەوەی چەند جار و دووبارەکردنەوەی ئەو ئاوەیەکەوە بە هەدەر دەچیتن پاراستنی ژینگەی ژێرخان و سەرخانی ئەو مەساراتانەی کە ئاوەڕۆیەکەی پێدەڕاتن بەهۆی ئەوەی کەمیەکی زۆر ئەو ئاوەی کە دێتن لە ئاوەڕۆیەکان دوو بابەتی ڕئیسیە بەڕاستی بابەتی پێدەێن بلاک وۆتەر ئاوی ڕەش کە ئاوی توالێتەکانە و بابەتی ئاوی خۆڵەمێشیە گرەی وۆتەر ئەویش ئاوی دەستشۆر و حەمامات و مەتابیخ و ئەوانەیە کە ئێستاکە ئەمە وەکو پرۆژە لە شاری هەولێر وا بڕیارە نەگوا بڕیارە پرۆژێکیان عقدی کرایە بە 200 میلیۆن دلار لەسەر قەرزی ژاپۆنی و ئیشکارەکانیان لە
دوو هەفتەی داهاتوو بژاردننی ئەو دەست پێ دەکاتن کۆمپانیانەش دەبێت توپ بن تاکیید ئەو کۆمپانیانە زۆربیان دەبی شارەزاییان هەبی دەبی پێشتر پرۆژیان جێبەجێ کرد بیتن دەبی ئیلمامەکی زۆر باشیان هەبیتن و بە منافەسەدا ڕۆیشتە ئەو دە کۆمپانیایکی یابانی هەربژێردرایە بۆ ئەوە نەبی هەرزانترینیان بێن نەخێر قەت ڕچای ئەوەی نەکرایە و خۆشببختانە ئەو کۆمپانیای ناوە خۆیەکانی خۆشمان ئەوە نەبیشانە جێبەجێ دەکەن هەتا ئەگە یەکەم جاریشی ئیشەکەی کردبیتن دائیمەن لەبەوەی چووە بڕاندەکانی ڕقم 1 و 2 و 3 هەشتێکی پێویست بیتن سێفتی زۆر دایتێ هەر بابەتێکی اختیارمان کردبیتن ینی بەسواسەوە کە لێکوانە پێویستە بەڕاستی چه هێمن گروپ بووە چه ئاوزان بووە چه هەبیکا بووە هەوڵیاندایە باشترین ماوادەکان اختیار بکرێتن و ئەو بڕاندانێکەوە لە TOR و لە دیزاین کرێتێریای ئاماژەی پێکرا لە BOQ ئاماژەی پێکرا ئەو بڕاندانە بین و هەوڵیشاندای بەڕاستی لە بۆ ڕقم 1 و ڕقم 2 بچن ئەو بابەتەیە ڕیسایکلکردنەوەی ئەو ئاوە و بەکارهێنانەوەی لۆ بابەتی چ سناعی بیتن چ لە بابەتی زراعی بیتن بەجێری ئەو ستەندەراتانی کەلوداندرا ئێستا ئیشی لەسەر دەکرێتن بێزگە لە پرۆژەکەی ئەوەی کە جایکە تەمیری دەکاتن جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی بڕیاریدایە بە جێبەجێکردنی پرۆژەیەک موافقەیدایە جێبەجێکردنی پرۆژەیەک پارەلێل لەگەر ئەو پرۆژەیە بە توانای 210,000 متر سێجا بە مەبلەغی 579 ملیۆن دلار کە چار بەقات ئەو بەشەیەکە یابانیەکان جێبەجێ دەکەن و شاری هەولێر بە کورتی ئیشکردنی ئەوڕۆ لەسەر ڕێڕەوی ژیان چوون بوو ئەوەی دەبینە زۆر زۆر گەرم و گوڕ بوو و بەڕاستی هەز دەکەم ئەوانیش هەر بە مسابقە دەستیان پێکردیە بە چالنج دەستیان پێکردیەکەوە دایانوێتن پێش وەختی خۆیان تەواوکەن و دەستخۆشی لە سەرۆکاتی شارەوانی هەولێر دەکەم کەوا و ئیشە لە ڕێی تیمەکانی خۆی و بە ستافێکی ناو خۆی دیزاینەکەیان کردیە و بە ستافێکی ناو خۆی ئیشراف دەکەن و هەروەها کەنگی ئەوێ بەردنێ ئەو قۆناغی ئەوی دیوێەوەە بە جددی ئەمەش وا کاریان لەگە دەکەین تاکیید کە پێش ئەوەی ئەوان کۆتایی پێبێتن ئەمەش انشاءالله ئیشەکانمان لە تەواو کردینەوە و دەبینە بەشێک لەو شانازیەکەوە چ ئاوەڕۆیە چ ڕێڕەوە گلدانەوەی ئاوە ئیژەس هەمووی دەکرێت زیاراری ئەحمەد ڕێبەبەری گشتی ئاوە ئافرێژن هەرێمە کوردستانی هەنگەلما دەبوون گەلە خۆشحاڵ بوو زۆر سوپاس زۆر